چۆنە؟ ئەفەرین! سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەند پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە چەپڵەیە وردی لەیە زیتەڵەیە حەزی لە خەندە چەپڵەیە لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە ئەی چۆن بنوە لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە خەماکیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان ئەم ڕۆژ لە ناو کۆمەڵێ مناڵی ئازیزین لەگەڵمان بن با بزین سەرقاڵی چین ئەوەنەی من بینی بێتم سەرقاڵی وێنە کێشانن با بزانین خولیایە چەندێکە بۆ وێنە کێشان و لە داهاتووە یانوێ بن بەچی لەگەڵمان بن فەرمونون چۆنی ئەوڕێکە باشم باشی بەڵێ ناو چییە؟ مەستی بەستی ئەفەرین ئەی تۆ چۆنی؟ باشم باشی ناو چییە؟ لێو لیا ئەی تۆ ئالینە ئالین بەڵێ ئەفەرین دەمە درێژ بن ئێوە حەسان لە وێنە کێشانە بەڵێ زۆر باشە وێنەی چیتان پێخۆشە بیکێشن فلم کارتۆن یان وێنەی سروشت یان وێنەی مرۆڤ وێنەی چیتان پێخۆشە من وێنەی دار وێنەی دار واتە وێنەی سروشت ئەزانی وێنەی دارێک کێشی چۆلەکەیکی بەسەرەوە بێ کەواتە ئەبێ بەردەوامە وەڵبەی بۆ ئەوەی فێری وێنە کێشابی باشە وەرما یاریە بکەین من ئەڵێم یەک تۆ بڵێ دوو ئەو ئەڵێ سێ تۆ بڵێ چوار لە پێنجا من ئەڵێم بەم ئەگەر نەمانزانی ئەوە ئەو کاتە ئەبێ یەکێ گۆرانی ما بۆ بڵێ باشە یەک سێ دوو سێ چوار بەم پێنج ئەبێ گۆرانیەکەم بۆ بڵێ دەی گۆرانیەکە بۆ بڵێ A B C D E F G H I J K L N O P Q R S T U V W X Y and Z No my A B C H I J K L N O P ئەفەرین یەک چەپڵی بێز بۆ ڕێبەت هەربژی ئێوە سەیری شاشەی کوساتەکەن بەردەوام سەیری ئەوێکان لەبەرەوەی من نەبینن لەبەرەوەی هاوڕێکانمان نەبینین مناڵانی کوردستان نەبینین سروشتی جوانی کوردستان و گوندەکان نەبینین باشە ئێوە لە پۆلیەکەن ئەبێ سەیری بابەتەکانی ئەلف بێ بکەن ئێمە وانەی ئەلف بێمانەیە کە مناڵانە توان سوودی زۆری لێبینن باشە هەر بژین چۆنی باشی ناو چییە؟ ئەفەرین تەمەنە چەنە؟ شەش یا حەوت؟ شەش ئەفەرین لە پۆلی چەنی؟ تۆ گۆرانی ئازایی کاڵێ لە پۆلی یەکەمینم گوڵی کەژاوەی ژینم ئەوە زانی؟ ئەدی گۆرانیەکە بۆ بڵێ دە باشە بەدڵی خۆ گۆرانێکی خۆشم بۆ بڵێ
EFG No, my, LMOP. E SI, no, LMOP. هر بشی یک سبلای بیز بو آوری توانه من هر بشی تونی باش. ناو چیه؟ آله تمنی چنه آله حود لپولی چنی يك. هر بشی آله تو وینای کشی وینی باشی کشی چه فێری کردووی؟ خۆ ئافرین لە پشووی هاوینە خۆ بە وێنە کێشانەوە سەر قاڵ بکە لە دوای وانەکانە خۆ بە وێنە کێشانەوە سەر قاڵ بکە لەبەرەوەی وێنە کێشان بەهرەیەکی زۆر باشە پێم خۆش بوو چ وێنەیەک کێشی بە ئارەزووی خۆبی کێشە باشە؟ ئافرین گۆرانی ئێزانی؟ ئەی ئەزانی وێنەی من کێشی؟ ئەگەر ئێستا قەڵەم و کاغەزێکە بۆ بێنم وێنەی منی کێشی؟ ئافرین وێنەی من کێشە ڕۆژێکی تر کاتم لێ وەرەگرمەوە باشە؟ یەک چەپڵی بێز بۆ هاوڕێمان چۆنی هاوڕێکە؟ باشی؟ ناو چییە؟ ترێ ئافرین من زۆر حەزم لە میوەی ترێیە لەبەرەوەی سوودی هەیە لەبەرەوەی خوێنمان زۆرە بێ پێی وزەی باشیەتە ناو جەستەمانەوە ئەی تۆ حەزت لە میوەی ترێیە؟ ئافرین ئەی تۆ گۆرانی ئازانی کاڵێ هێشوە ترێ چاوڕەشم هەمیشە ئاڵوو گەشم گۆرانیەکەم خۆش بوو دەنگم خۆشە ئافرین هێ چەپڵی بێزم بۆ لێ هەر بشی ترێ تۆ پێم خۆشە کە گەورە بووی ببی بەچی مامۆسا ئافرین لەبەرەوەی مامۆسا خزمەتێکی باش بە مرۆڤایەتی ئەگەیەنێ حەزەکەی بی بە مامۆسای چی؟ وێنە کێشان ئافرین هەر بشی بۆ ئەوەی وێنە فێری مناڵەکانی تر بکێشی وایە؟ هەر بشی یەک چەپڵی بێز بۆ ماوڕێمان چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ لاوی جان ئەو چاویلکانە و بەردەوام لە چاوە بێ باشە؟ نەیتە دەست مناڵی تر بۆ ئەوەی بۆ پیسکەن دوایی چاوە ئازاری پێگە لاوی؟ چوانێکە زۆر پێخۆشە؟ وێنە کێشان ئافرین ئەزانی وێنەی باش بکێشی؟ وێنەی من ئەزانی بکێشی؟ ئەی پێم خۆشە بەیەکەوە بین بە هاوڕێ؟ باشە ئەزانی من لەکوێ بینی؟ ئەبێ بەردەوام سەیری تەلەڤیزیۆنی کورسات بکەی باشە؟ لە شاشە جوانەکەی کورساتەوە ئەو کاتە من نەبینی ئەو کاتە منیش گۆرانیتان بۆڵێم مناڵە جوانەکانی هاوڕێوە بینی مناڵانی گوندەکانی کوردستانە بینی باشە؟ ئافرین من و تۆ هاوڕێ باشە چاویلکەکەشت زۆر جوانە منیش لە خۆشی تۆ چاویلکەیەکی هاواکردم باش؟ هەر بشی یەک چەپڵی بێز بۆ هاوڕێمان چۆنی هاوڕێکە؟ باشی؟ ناو چییە؟ شادە؟ شاکس. چی؟ شاکس. ناوێکی زۆر خۆشە منیش ناوم زیتەڵێ دڵخۆش بووم بەناسینێ من و تۆ ببین باوڕێ باشە تۆ لە پۆلی چەندی؟ یەک ساڵێکی ترە چتە پۆلی چەند؟ ئافرین باشە پرسیارێکی لێکەم یەک و یەک ئەبێ بە چەند؟ ئەی دوو ئافرین هەر بژی ئەمە زۆر زیرەکەم هاوڕێمان باشە تۆ وێنە کێشی؟ وێنەی چی و پێخۆشە بیکێشی؟ ئەی ئەتەوێت کە گەورە بووی ببی بەچی؟ مامۆسای چی؟ مامۆسای وێنە کێشان ئافرین هەر بژی گۆرانی ئێزانی؟ نازانی؟ ئێزانی یەک چەپڵەی بێز بۆ من لێ بەی؟ ئەتی چەپڵێکی خایم؟ هەر بژی زۆر سوپاس چۆنی هاوڕێکەم؟ باشی؟ ناو چییە؟ بابۆ؟ منیش هاوڕێکم هەیە ناوی بابۆیە ئەویش وەکو تۆ کوڕێکی زیرەکە ئەویش حەزی لە وێنە کێشانە تۆش حەزی لە وێنە کێشانە؟ ئەتەوێ وێنەی چی بکێشی؟ وێنەی سروش؟ وێنەی دار و درەخت وێنەی سروش وێنەی چۆلەکەوە شتانە؟ ئافرین ئەزانی گۆرانێکم بۆ بڵێی؟ ئادی گۆرانێکم بۆ بڵێ بەس فارسیە فارسی ئەی گۆرانی مناڵان ئەزانی؟ هۆراوا زانی؟ سمۆرە کلکی زەرداوە نازانی؟ ئادی بۆ بڵێ گردە گوێ قوتە و پشتی بۆرە یایە و فێڵی زۆرە
إيه بداني تيش كاسة قريه أتواني إسقام دبرة عفرين يكتب لي بيزي بولي من أدرجي شوني أوريكا ماشي باشي ماشي. وكي قشي أو توبو داينا بي دي أوا أو هدي قشي مني شو دا بينا بزا مزاني نازاني وسخوان داينا وقلتو إلياو مالك باشا تو بيقوشم بيما أوريكتري مالك باشا لمالو سيري شاشي كورساتكي كاتي فيلم كارتون أبي سيري شاشي كورساتكي أبي بردوام تسوي لسر ماوي من الله بي باشا ماشي هدي أزاي قول هدي بوبلي باشا هصر سربيا سريع دي أفرين دزبو سروا باورزش كي دزبو لا تنيش دزبو خوارو وسروا ولا تنيش بخوارو وسروا ولا تنيش بخوارو هدي عودة بتسوي بشوح دي أفرين وزي بوتيا ورزش أبوه ويخاونا بينا ولا بولا خوما لبكي باشا هل بجي يكتب لي بيس أفرين أجزا شوني أوريكا ماشي باشي والله. ناوتيا عندي عندي 8 سنة أبولي شو صار شو صالي أي لبولي تاني يك لبولي يكي أفرين عندي تو حزل بينك يا شانا بلا أزاني ويني تيب كيشي أزاني ويني مبكيشي لا باشا أي زاني ويني تولك بكيشي أي زاني ويني دار بكيشي ئافرین وردە وردە فێری وێنە کێشانە بی وێنەی سروشی جوانی کوردستان کێشە باشە ئەندی گۆرانێکم بۆ بڵێ خدای بێنا وریان وای دڕیانە ناوی خدای لێ بێنا تووشە بکەنە گە پێڕستێ بۆژە ئەوە ئایندەت گەشە ئافرین کەوشت کە بەڕستە ئەوی هەمان بست ئافرین یەک چەپڵی بێت دۆ ڕێمە هەرمشی زۆر سپاس ئەندیجان سپاس چۆنی باشی ناوت چییە شاد شاد دەمەنە چەنە شاد حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی مامۆسای چی کوردی مامۆساکان نەخۆشەوێت لێرە چەندێ زۆر یان زۆر زۆر یان زۆر 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 باشە ئەوانیش تۆیان خۆشەوێ ئەوانیش وەکو مناڵی خۆیان سەیری تۆکەن فێری زانست و زانیاریوەکەن فێری شتی سوود بەخشەکەن ئەی تۆ حەزت لە وێنە کێشانە ئەتەوێت لە داهاتووە فێری وێنەی زۆر باش بی باشە گەر فێر بووی مناڵانی تر فێرەکەی بۆچی بۆی ئەوانیش سوود لە توانەکانی تۆ وەرگرن وایە هەر بژی شادێک چەپڵی بەهێز بۆ شاد هەر بژی چۆنی باشی سیری و چاو جوانانەی ماشەڵڵا ئەیە وەرکە جوانە و چاوانەی تەمەن درێژ بی ناوت چییە سایە سایە تەمەنە چەنە حەوت سایە ئەوە بەردەوام پاک و خاوێن بە ئەوە بەردەوام قژ بە جوانی بەسە باشە تەمەنە حەوت ساڵە وایە لە پۆلی یەکی ساڵێک ترە چتە پۆلی دوو وایە خۆ بەباشی ئامادە کردووە ساڵێکی ترە چتە پۆلی دووە چیتە قۆناغێکی گەورەتر سایە گۆرانیە زانی گۆرانیەکم بۆ بڵێ جارێکی جوان و خێر بێن وەرە وەرە بۆ لای من جارێکی جوان و خێر بێن وەرە وەرە بۆ لای من خواردنت ئەدێنێ دایمە خواهەری بۆ لای من خواردنت ئەدێنێ دایمە خواهێت بۆ لای من ئافرین هەربژی زۆر باشە یەک چەپڵی بێز بۆ ڕێمان ئەی تۆ چۆنی باشی ناوت چییە مەستان مەستان ئافرین تەمەن درێژ بی مەستان مەستان حەزت لە چ وانەیەکە زۆر وێنە باشە ئەزانی وێنە بکێشی وێنەی چی ئەزانی زۆر بکێشی ئەزانی وێنەی دار بکێشی ئەی ئەزانی وێنەی چۆلەکە بکێشی ئافرین ئێزای من ناوم چییە زیتەڵی هاوڕێوەناسی منە بینیشەوە لە کورسات من ێوارە کاتژمێر 5 هەتا 6 لە کورساتە بینی بە هاوڕێکانە بڵێ سەیری ماوەی مناڵانی کورسات کەن لەوێ منە بینن هاوڕێکانی ترە بینن ماوەی مناڵان ئەفلام کارتۆنی زۆر خۆشی تایە باشە یەک چەپڵێ بێز بۆ هاوڕێمان هەر بژیر بەردووکی خۆ دەربێنە وریا بۆ
چەپڵەی بێز بوو مامۆس یەک چەپڵەی بێز بوو مامۆسای کوردی زۆر باشە باشە پێم بڵێنەوە ئێستا سەرقاڵی وێنە کێشانە زۆر باشە ئەدی ناوتانم پێ بڵێ تۆ ناو چی هاوڕێکە ئەی تۆ ناردا ئەی تۆ ئافەرین ئەی تۆ ئەی تۆ أحمد ئەحمەد ئەی تۆ شامت ئافەرین ئەی تۆ فاطمة زۆر باشە تەمەند درێژ بن حەزە لە وێنە کێشانە باوة حەزەکەن کە گەورە بوون بەردەوام ببن لە وێنە کێشان و ببن بە وێنە کێشێکی زۆر باش باوة دەوەرن بە یاسایەریە بکەین بنەمە فری چۆلەکە فری مریشک فری ئەو شتانەیە فرەیە بێ دەست بەرزکەنەوە ئەو شتانەی نافرێ ئەبێ دەست بەرز نەکەنەوە باشە زۆر باشە فری چۆلەکە فری ئافەرین فری پشیلە فری غلط ئافەرین یەک چەپڵەی بێز بۆ خۆتە زۆر باش بوون کەواتە پشیلە نافرێ وایە ئەی چۆلەکە بە چیە فرێ باباڵەکانی ئافەرین هەرمەتی ئەیە بۆی بفرێ ئافەرین زۆر باشە ئەی پشیلە بۆ نافرێ لەبەرەوەی باڵی نییە ئافەرین ئەی باشە قورسیشە قورسیشە هەر زۆر ڕاستە ئەی باشە پشیلە توانی هێلکە بکە جیدە دوکانەڵەی خاڵە چۆنی ئینشەڵە سەر چاو باوکی من فەر بوو تۆشەڵەی هێلکەی پشیلایە هێلکەی پشیلە تۆشتی وابێ ئەبێ نەبێ هەر باشە ئافەرین چەپڵەیەکی بێز بۆ خۆتان نەعەمە شێکاکە هێلکەی گەورە یان چەپڵەی بێز بۆ خۆتان هەر بژین